دیارترین ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان هۆکارەکەی چییە؟ واتە زۆرجار دەوترێت تیژڕەوی هۆکاری سەرەکی ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆن. بەڵام با بزانین پابەندنەبوونی شۆفێران بە یاساکانی هاتوچۆوە تا چەند هۆکارن، نەبوونی هێما و ئەو ئارمانی کە لەسەر شەقامەکانن تا چەند هۆکارن، شەقامەکانی ئێمە تا چەند هۆکارن. ئەمان و کۆمەڵک پرسیار ئاڕاستەی میوانەکەمان دەکەین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆشە کە لەم ڕۆژەدا چالاکی جۆراوجۆر لەسەران سەری جیهان ئەنجام بدرێت بە مەبەستی هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. دەچینە لای میوانەکەمان لە هەولێرەوە زۆر بەڕێز عەمید ئەسعەد کەریم کە بەڕێزیان وتەپێژی پۆلیسی هاتوچۆی هەرێمن ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک عەمید حسێن عەمید ئەسعەد سڵاو دەبێت، ئەم کاتت باش. من دەمێت لەوە دەست پێ بکەم دیارترین ڕووداوەکان و بەتایبەتی ڕووداوەکانی هاتوچۆ هۆکارەکان لە هەرێمی کوردستان بۆچی ئەگەڕێتەوە؟ یعنی ئەگەر یەکێک بتوانین باسی بکەین. سڵاو لە ئێوەش دەستان خۆشی بۆ چاوپێکردنە. سەڕاستی لە هەرێمی کوردستان ئێمە بەردەوام لەگەڵ شارەکان لە هەوڵداین بۆ ئەوەی ژمارەی ڕووداوەکان کەم بێتەوە. چەندە ژمارەی ڕووداوەکان تاڕەدەیەک لە هەرێمی کوردستان زۆرە، ئێمە پێمان خۆشە بە هەر زۆرێک بێ کەمی بکەینەوە. بەڵام بەداخە لە هەرێمی کوردستان گواستنەوەی گشتێکی وا لە هەرێمی کوردستان دابین نەکراوە کە شوێنی ئۆتۆمبیلی تایبەت بگرێتەوە. بۆیە ژمارە ئۆتۆمبیلەکان نزیک لە 2 ملیۆن ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هەیە. بۆیە ژمارە ڕووداوەکان زۆرە. ئەویش هۆکاری سەرەکی لەو ڕووداوانە خودی شوفێرە. ئەویش طبعاً پابەند نەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ. لە ضمنی ئەو ڕێنمایانە پێویستە شوفێر ئەو بەو سورعەیە لێ بکرێت کە لە هەرێمی کوردستان لایەن هاتوچۆی گشتی بۆی دانراوە. بەداخەوە تیژڕەویەکی یەکجار زۆر هەیە لە هەرێمی کوردستان لایەن شوفێرانەوە. جگە لەو هۆکارەش بەکارهێنانی مۆبایل بەڕاستی ئەویش هۆکارێکی سەرەکیە پێبینی دەکرێت بە پێی ژمارەکان کە لە هاتوچۆی شارەکان بۆ ئێمە هاتووە. ئەویش بەشی شێری هەیە لە ئەو ڕووداوە زۆرانە. لە هەمان کاتە ئێمە داوا لە شوفێرانمان دەکەین ئەو هەموو هێمایە کە لە ڕێگاوبانەکان دانراوە بۆ هاوکاری ئاوانە بۆ ئەوەی ئەو ڕێگایانەی کە لە پێشیانە بۆیان شی دەکاتەوە. بەڵام بەداخەوە شوفێرانمان وەکو پێویست تەرکیز لەسەر ئەو هێمایانە ناکەن. بۆیە داوایان لێ دەکەین تەرکیز لەسەر ئەو هێمایانەکەن بۆ خودی خۆیان. بەڵێ جا عەمید ئەسعەد هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی کە لایەنی ڕۆشنبیری شۆفێران بەرزتر بکرێتەوە. لەگەڵ ئەوەیە ئەزانین کە هەوڵدراو بە یاساکانی تایبەت بە هاتوچۆ ئەوەی کە سەرپێچی هەیە کەمتر بکرێتەوە. ئایا ئەم هەوڵانە توانیوێتی تا ڕادەیەک ژمارەی قوربانیانی هاتوچۆ کەم بکاتەوە یان نە زۆری ژمارەی ئۆتۆمبیل خێرا لێخوڕین هەموو ئەمانە وای کردووە سەرباری ئەم لایەنانە هێشتا هەر ئەم ژمارەی ڕوو لە زیابوون بکە؟ بەڵێ بەڕاستی پرسیارەکەت لە جێخۆیەتی، بەڵام پرسیارەکەت چەند لایەنێکی هەیە. لایەنی یەکەمیان ژمارەی ئۆتۆمبیلەکان ڕاستە یەکجار زۆرە. لایەنەکەی تری هۆشیاری هاتووە لەسەر بۆنێتی شوفێریکردن. بەڵێ لە هەرێمی کوردستان بەداخەوە تاکو ئێستا نەمانتوانی بوو بە یەک سیستەم مۆڵەت بەخشینە هاوڵاتیان لە هەر شار و بەشێوەیەک. بەڵام خۆشبەختانەیە لەگەڵ ناوەندی تۆتان و بە هاوکاری وەزارەتی ناوخۆ و هاتوچۆی شارەکان سیستەمێکی نوێمان بەدەستە کردووە. ئینشاڵڵا لە داهاتووەکی نزیکدا هەموو شارەکان بە یەک سیستەم مۆڵەت دەبەخشنە هاوڵاتیان کە ئەوەی کە دەوێت مۆڵەت. باش جا جەنابەت لا دوایە ئایا تونوتۆڵیکردن لە ئەو سیستەمەی کە بۆ پێدانی مۆڵەت ئەبێت یاخود بۆ نمونە ستانداردکردن و یەک سیستەمکردن ئەتوانێت ڕێژەی ئەم قوربانیانە کەمتر بکاتەوە؟ هۆکارێک هەیە ئەتوانێت؟ ئەکید بێگومان ئەویش بەشێکە لەو هۆکارانەی کە ژمارە ڕووداوەکان زۆرە لەبەرەوەی شوفێرانمان هۆشیاری هاتوچۆیان وەکو پێویست نییە. بۆیە ئەویش بەشێک دەبێت لە کەمکردنەوەی ڕووداوەکان. باشە کاک ئەسعەد، یعنی لە وڵاتان باس لەوە دەکرێت پێدانی مۆڵەتی شۆفێری میکانیزمەکانی زۆر قورسە.
لەبەرەوەی ینی من لە چەندین کەس و ناسیا و خزمی خۆمە پرسیوە پێی دەڵێیت بۆچی ئەوەندە قورسە لای ئێمە واش نییە ینی لای ئێمەش ناڵین زۆر ئاسانە بەڵام سیر دەکی بەراورد بەوان زۆر کارەکە سەخت و ئاستەم و دژوارە کە پێیان دەڵی بۆچی ئەڵێ ئەو وڵاتەوە بیر دەکاتەوە تۆ ڕۆحی خۆت و ڕۆحی کەسانێکی تریش دێتە دەستی تۆوە لەبەرەوەی کە مامەڵەکردنە لەگەڵ ڕۆحدا دەبێت مۆڵەتی شۆفێری بە ئاسانی و بە ئاسایی نەدرێت بە هاوڵاتیان پێت وایە میکانیزمی پێدانی مۆڵەتەکە گەر هاوپێچ بۆ پرسیارەکە هاوکارم سەحەر پێویستی بە پێداچوونەوە هەیە دەبێت ئەم سیستەمە بگۆڕدرێت یان چ تازەگەریەکەیە بۆی شۆفێر کە هێتە سەر شەقام بەڕاستی پێی بوترێت شۆفێر لە هەموو ڕۆکانەوە زۆر ڕاستە ئێمەش هەمان تێڕوانینمان هەبووە ئەوەی کە جەنابەت فەرمووت بەڵێ ئێستا سیستەمێکی زۆر پێشکەوت و جیهانی ئەقلیمی ناوخۆی تێکەڵاو ئێستاکە بەرجەستەیە لە هەرێمی کوردستان موافقەی وەرگیراوە لەلایەن وەزارەتی ناوخۆ ئیشاڵڵا لە ئایندێکی نزیکدا بە هاوکاری هەموو لایەک دەستە بواری جێبەجێکردن لە کاتی جێبەجێکردنی ئەو پرۆگرامە نوێیە حتمما شوفێر دەوڵەمەندە بە وەشیاری هاتوچۆ بە زۆربەی زۆری ڕێنمایەکانی هاتوچۆی لە ئاشنا دەبێت پێویستە پەیڕەوی بکە لەو کاتە حتمما وەکو کە پێدانی مۆڵەت ئەبێتە شادەیەکی ینی بەرچاو لەلایەن ئەو شوفێرەوە بە گرنگی سیر دەکرێت وا بە ئاسانی بەدەستی ناکەوێت بۆیە گرنگی پێدەدات و حتمما کە ئیلتیزامات زیاتر بوو بە ڕێنمایەکانی هاتوچۆ هۆشیاری لای شوفێر زیاد بوو حتمما ژمارە ڕووداوەکان کەم دەبێتەوە باشە جا عەمید ئەسعەد لانێ ئەگەر هەر بەپێی ئامارەکان کە لە بەردەستی خۆشتانە هەیە و هەروەها پرسیارکردن لە بۆچوونی شۆفەرەکان زۆرێکیان هۆکاری بە تایبەت ڕووداوەکانی هاتوچۆ لە دەرەوەی شار ئەگەڕێنەوە بۆ کێشەیەک لە ڕێگەوبانەکان هەیە بۆ ئەوەی کە هێمای هاتوچۆ بە ئەندازەی پێویست نییە لەم کاتانەدا ئایا هیچ ڕێکەوتنێک لە نێوان بەڕێبەرایەتەکەی ئێوەدا و هەروەها ڕێگەوبان و یاخود لایەنەکانی دیکە هەیە بۆ ئەوەی کە لەم لایەنانەشەوە هەوڵ بدرێت بۆ کەمکردنەوەی ئەم ڕووداوانە؟ بەڵێ ئەوە ڕاستی بێ ئێمە بەپێی ئەو ئامارانەی کە لە هاتوچۆی شارەکان بۆ ئێمە دێ بەپێی ئەوە لێدوان نەدەین هۆکاری زیاتر ئەوەیە کە ئەو ڕێگانەی کە تاکسایتن بەداخەوە بەشێکی زۆر لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شارەکان تاکسایتن ئەوەش لەگەڵ عەسری ئێستامان ناگونجێ لەگەڵ ئەو ژمارە زۆرە ئۆتۆمبیلە ئەوان هۆکارن جگە لەوەش حتمما تەنسیقەکی ئەو تۆ لە مابینی وەزارەتەکان وەکو پێویست نییە کە لە کاتی دروستکردنی ئەو شەقامانە پێویستە تەنسیقەکی تەواو هەبێت تا ڕادەیەک هەیە بەڵام وەکو پێویست نییە پێویستە لێژنەکی دەوری مانگانە کۆبوونەوەی هەبی لەلایەن چەند وەزارەتێک کە پەیوەنددار بەو بوارە بۆ ئەوەی لە کاتی پێویستکردنی هەر شەقامێک بە هەر جۆرە هێمایەک بۆەوەی بە زووترین کات دابین بکرێت پێش ئەوەی کە هیچ ڕووداوێکی جەربر لێ ڕوو بدات بەڵێ ڕاستە باشە عەمید ئەسعەد باس لەوە کردوتە لە کوردستاندا 2 ملیۆن ئۆتۆمبیل هەیە کە ئەمە زۆرە ستاندارێکەیە لە جیهاندا بەراورد بە ژماری دانیشتوان دەبێت ژماری ئۆتۆمبیل چەند بێت ئایا هاوکارم سەحەر باسی شەقامەکانی کرد کە حاڵ و دۆخی شەقامەکانی ئێمەش بەو جۆرە نی ئەم هەموو ئۆتۆمبیلە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکات ئێوە وەکو هاتوچۆی هەرێم هیچ هەماهەنگیەک هەیە لەگەڵ کۆمپانیاکانی هاوردەکردنی ئۆتۆمبیلدا سنوورێک دابنری ینی هەندێک جار هەندێک بڕیار دەرەچێت دەڵێن ئۆتۆمبیلی خوار ساڵی 2020 ناهێنرێت سیرەکەم بڕیارانە بۆ ماوەیەکی کاتیە بەڵام 2020 خێرا دەهێنرێت و بەردەوام ئەهێنرێت قەت بیرتان لەوە کردێتەوە سنوورێک دابنێن بەراورد بە ژماری دانیشتوانی هەرێم ژماری ئۆتۆمبیل دەبێت چەند بێت و ماڵی وایە 5 کەسن 4 ئۆتۆمبیلیان هەیە ینی ئەمە چۆنی چارەسەر دەکرێت کە خۆت وتت بەشێکی ئامارەکان زۆری ئۆتۆمبیلە بەڵێ ئەوەی ڕاستی بێ ئەمە ناکرێت ڕێگری لە کەس بکەین لەبەرەوەی لەبەر ئازادی تا کەس پێویستە پارێزرێت بەڵام لەگەڵ ئەوەش پێویستە ئێمە شتێکی وا بکەین خەڵک خۆی پێویستی بە ئۆتۆمبیلی تاکە گەسی نەبێ ئەویش چۆن دەکرێت بەهێنانی گواستنەوەی گشتی زۆرەکانی بەڕاستی پێویستە ئێستا لە هەرێمی کوردستان بە هەر زۆرێک بێ ئەمە ئەرچیەوەی داوای بکەن ئەرچیەوەی داوای بکەن هۆیەکانی گواستنەوەی گشتی فەرهەم بکرێ بە وڵاتیان نەخێر ئەرچی سەرەکی ئێمە نییە بەڵام ئێمە ئەرچی سەرەکی ئێمە نییە بەڵام ئێمەش پێویستە تەنسیق هەبێ لە مابینیمان ئەرچی سەرەکی ئەوە وەزارەتەکانی ترە وەکو وەزارەتی بازرگانی وەزارەتی
ئەو وەزارەتانی کە معنینە لەو بوارە بەڵێ ئێمە بەپێی ستانداری جیهانی لە هەر حەب شەخصێک پێویستە یەک شەخص ئۆتۆمبیل لێ بخڕێ بەڵام لە هەرێمی کوردستان لە هەر سێ شەخص یەک شەخص ئۆتۆمبیلی هەیە ئەوە واتە دوو بەرامبەر و زیاتریشە پێویستە ڕێژەی ئۆتۆمبیلەکان بەو شێوەی نەبایە بەڵام وەکو گوتمان کە ئینسان پێویستی بە ئۆتۆمبیلی تاک شخصی بوو بۆیە هەردەسێ بەکڕینی ئۆتۆمبیل لەسەر ئێمە واجبە کە بە هەر جۆرێک بێ گواستنەوەی گشتی بۆ دابین بکەین بۆیە داوا لە حکومەت هێرمی کوردستان دەکەین گرنجێکی تەواو بە بواری گواستنەوەی گشتی بکات تەنانەت لە ساڵانی هەشتا لە هەرێمی کوردستان قیتار هەبووم لە مابینی هەولێر و کەرکووک تاکو ئێستا قیتار نییە مەسەلەن پاس هەبوو لە مابینی شارەکان و قەزا و ناحیەکان لە مابینی گەڕەکانی شارەکان پاسی حکومەتیە بوو بەڵام تاکو ئێستا ئەو شتەوەکو پێویست دابین نەکراوە بۆیە من داوا دەکەم پێداچوونەوەکی تەواو بەو بوارە بکرێ بۆ ئەوەی ئەوەندە خەڵک پێویستی بە ئۆتۆمبیلی گشتی نەبێ حتمما ئۆتۆمبیلی تایبەت نەبێ عەفوان حتمما بە چەند ژمارە ئۆتۆمبیل زیاد بکە ژمارەی ڕووداویش زیاد دەکات جا بەڕێستان لاتان وایە تونوتۆڵی یاسایی بەڕادەیەک هەیە کەوا بکە هاوڵاتیان پابند بکات بەر ڕێنمایەکان و بە یاساکانی هاتوچۆ چونکە من بەداخەوە گوێم لێ بووە ئەمید ئەسعەد کەسی وا بووە بۆ نمونە تیژڕەوی کردووە و تویانە سزا ئەدرێ و توێتی پارەم هەیە ئەیەم سزاکە یعنی لاتان وایە بۆ نمونە تەنیا دیاریکردنی بڕێک پارە بۆ کۆمەڵێک یاساشکێنی لەم جۆرە دەتوانێت وا بکات کە شۆفەرەکان پابند بکات بە ڕێنمایەکان یا پێویست بە ڕێگە چارەی دیکە هەیە بەڵێ وەڵا تاڕادەیەک چارەسەرە لەبەرەوەی ئەوە شتێکی جیهانیە لە هەموو وڵاتان هەر ئەوە پەیڕەوەکرێ بۆ ئاگداریش تەنێستە زۆربەی زۆری ئەفسەرانمان جیهازی PDI پێەیە واتە لە هەموو کاتێک بێ ئەوەی شوفێر ئاگدار بێ سەرپێچی لەسەر تۆما دەکرێت ئەگەر هاتو سەرپێچی کردبوو بۆیە ئێستا ژمارە سەرپێچیەکان یەکجار زۆرە بەداخەوە لە هەرێمی کوردستان کە لایەن ئەفسەران و کارمەندانمان تۆمار کراوە ڕوو لە زیادبوونیشدا سەرپێچیەکان بەداخەوە بۆیە ئێمە داوایان لێ دەکەین زەرمەندی یەکەم خودی شوفێرانە و هەموو خەڵکە بۆیە پێویست ناکەوە هەموو سەرپێچیکردنە لە هەرێمی کوردستان ڕوو بدات داوایان لێ دەکەم بە خۆدا بچنەوە بۆ ئەوەی جانی خۆیان بپارێزن و جانی هەوڵاتیان ئەوەیە بۆ نمونە لە هەندێک وڵات ئەیبینین ئەگەر سەرپێچێکی یاسا ئەبینین لە بواری هاتوچۆدا بۆ نمونە مۆڵەتەکە لە شۆفەرەکە وەرەگیرێت تەنانەت ئەگەر یەک جاریش سەرپێچەکەی کرد بێت هەنێک لە سەرپێچەکان بە پێی جۆرەکەی لانەیە بەم شوێت و نوتۆڵ لەگەڵ مامەڵە بکرێت مەبەستم ئەوەیە ئایا تەنیا ئەوەی کە بڕە غەرامەیەک بۆ کەسەکە دیاری بکرێت لە تانوانیا ڕێگەیەک بێت کە وانەکە ژمارەی با بڵێن سەرپێچەکان کەم نەکاتەوە پێویست بە کۆمەڵک ڕێگەی تو نوتۆڵتر بێت بەڵێ ئەوەی ڕاستی بێ تێبینەکەت زۆر جوانە ئێمە دەمێ هەندێک شتان بۆ ڕوونکەمەوە ئێمە لە هەرێمی کوردستان لایەزار لەسەر یاسای برێمەر دەڕۆین ئەو یاسای لە 2004 دەچووە یاسایەکی کاتی خۆی کە بریمەر حاکمی عێراق بووە ئەو یاسایە لە وەختێکی موەقەت و ئیستراری دەرچوو نەک تاکو ئێستا پەیڕەو بکرێت بەڵام تاکو ئێستا لە هەرێمی کوردستان نەمانتوانیە یاسایەکی وات بەرجەستە بکەین کە گونجاوتر لەو یاسایە لە هەرێمی کوردستان و گشتگیرتر لەبەرەوەی ئەو یاسایە زۆر کەم و کوڕیتایە ئەو زۆر نەواقسیشتایە بەڵام ئێستا کە خەریکین لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئینشاڵڵا کۆنفرانسێک دەبەسترێ و بە هەموو لایەک خەریکین لەگەڵ یاساناسان لەگەڵ پەرلەمان و خەریکین گەڵاڵەی یاسایەک دەکەین کە لە شوێنی ئەو یاسای بریمەر کە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت ئەو شوێنی ئەو بگرێتەوە حتمما لە کاتی دانانی و جێبەجێکردنی یاسایی نوێ و ئەو شتانی کە جەنابەت تێبینیت کرد هەمووی تێدا جێ دەکرێتەوە و زیاتریش حتمما زیاتر بواری هاتوچۆ زیاتر گەشە دەکا و زیاتریش یاساکان دەستکراوەتر دەبێت لایەن هاتوچۆی گشتی وەزارەتی ناوخۆ کە زیاتر یاسای نوێ دابین بکرێت ئەمی دەسەداگەر زۆر بە کورتی بەڵام بیتەوەکو دوایین پرسیاری ئێمە لەسەر کامێرەکانی چاودێری کە تایبەتن بە دیاریکردنی تیژڕەوی شۆفێران زۆر جار لە بینی شۆفێر و پۆلیسی هاتوچۆدا گرفتێک دروستە بێ ئەڵێ ینی وەکو دەستەواژی من نەبێت دەستەواژی زۆر خەڵکە ئەڵێ دوژمنی یەکن ینی هەندێک کەس پێی وایە هەندێک شۆفێر پێی وایە کە ئەم کامێرانە وەکو بابەتێک دانراون بەس بۆ
پارەکێشانەوە لە شۆفێر قسەی ئێوە ژۆک و پۆلیسی هاتوچۆ ئەوەیە کە بۆ کەمکردنەوەی تیژڕەویە و بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە ئەم جۆرە تێگەیشتنە ئەم جۆرە تێنەگەیشتنەش نەکرد تێگەیشتن چۆن لە نێوان شۆفێر و هاتوچۆ تا دروست بکرێت قسەی ئێوە لەسەرم بابەتە بەڵێ ئەوەی ڕاستی بێ ئەو کامرانە کە لە شوێنێک دادەندرێن ئەو شوێنە حتمما ڕووداوی لێ ڕووداوە بۆیە ئەو کامرە لە شوێنە دادەندرێت پێویستە شوفێر ئەگەر کامێرەی لێ بێ یاخود لێ نەبێ لەو عەدەی کە بۆی دانراوە سورعەتە لەو سورعەتە زیاتر لێ نەخورێ ئەگەر کامێرەی لێ بێ یاخود لێ نەبێت چ پێویست دەکا و گلەییکردنە ئێمە بە هیچ شێوەیەک لە هاتوۆی گشتی کە لە کاتی کۆبوونەوەکانمان لەگەڵ هاتوۆی شارەکان بە هەموو شێوەیەک خاوڕاینە لەسەر ئەوەی مەبەستەکە ڕوونەدانی ڕووداوە مەبەستەکە سەبرکردنەوەی ئەو شوێرانەیە کە زیاد لە حەدی خۆی لێ سورعەت لێ دەخورن مەبەستی تر نییە بەڵام کە شوفێران وای لێک دەدەنەوە ئێمە نازانین لە بەرامبەرەوە چۆن تیان بگەینین کە ئەگەر هاتوو ئەو لە حەدی خۆی زیاتر لێ نەخڕی بیی سەرپێچی لەسەر تۆمان ناکرێت واتە ئەگەر لێ خوڕیبی زیاتر سەرپێچی کردووە ئەگەر کامێرەی لێ بیان لێ نەبی واتە سەرپێچەکەی کردووە ئەو سەرپێچێ لە پای چی هیچ ئیسپادەی نییە غەیری زەرەر و قوربانی کەوتنەوە بەڵێ بۆیە داوایان لێ دەکەین بە هیچ شێوەیەک ئەو تیژڕەویەی لێ نەخڕن لە ئۆتۆمبیلەکانیان ئەو هەموو حادسە ڕوو دەقەم بەڕاستی ئێمە لە دڵەوە زۆر دڵگرانین و پێمان ناخۆشەوە هەموو حادسێ ڕوو دەدات عەمید ئەسعەد کەریم وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەرێم زۆر زۆر سوپاس بۆ ئەو کاتی کە پێت بەخشین لە هەولێرەوە بۆ ڕێنمایەکانت بۆ قسەکانت لەسەر دیارترینە هۆکارانەی کە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆن بە هیوای لەم ڕۆژەدا کە ڕۆژی قوربانیانی هاتوچۆیە ڕووداوەکان کەم بکرێتەوە بێگومان قەت ناکرێت بە سفر بەڵام ڕێژەکەی کەم بکرێتەوە دووبارە سوپاس بۆ تۆ بۆ ئەو کاتی کە پێت بەخشی جا ئاری بە هیوای ئەوەی کە هاوڵاتیانیش بەڕاستی ڕێز بگرن لە پیشەی پۆلیسی هاتوچۆ چونکە یەکێک لەو کەسانەیە کە بەڕاستی ئەبینین بە سەرما بە گەرما لە هەموو دۆخێکە ئەوان لە ئیشەکەی خۆیانن و ماندوونە ناسانەش خزمەتەکەن هیوادارین ڕێز لە ئیشەکان بگیرێت